وەزارەتی کوشتتوکاڵ باوکاری ڕێکخراوێکی یابانی هەندێک بەروبوومی کوشتتوکاڵی لە هەرمی کوردستان با بڵێن دەچێن و کاری لەسەر دەکەن ئەمەجگەلەوەی کە هەوڵ دەدێت بۆ بەرەو پێشبردننی کوالەتی بەروبوومە خۆراکیەکان هەروە هاندانی جوتیاران یا خودڕایەنان بە جوتیاران بۆ بەرهەمهێنانی بەروبوومی کوشتتوکاڵی دیارە بەپێی ئەو گرێبەستەی کراوە لەگەڵ ڕێکخراوێکی یابانی بۆ ماوەی 4 ساڵ لەسەر ئەم بابەتە کار دەکرێت. جا تایبەت بەم بابەتە زانا محەممەد دەباخ بەڕێوبەری توێژینەوەی کوشتتوکاڵ لەگەڵ خات و فریال قادر لێپرسراوی بەشی ڕێنمایی کوشتتوکاڵی لە سەدوی بەیانی کوردستانیزم بە خێراتن زۆر سپاس مەمنون زۆر سپاس. کاک زانا سەرتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەم هەماهەنگی ڕێکخراوێکی بیانی لەگەڵ با بڵێن وەدلایانی پەیوەندیدار یاخود ڕێکخراوێکی کوشتتوکاڵی لە هەرێمی کوردستان گرنگەکەی لە چیدا دەبێت؟ دەست خۆش بۆ سازکردنیان بەرنمەیە پێشەوەی جوابی ئەو پرسیارە بەمەوە ئاژانسی هاوکاری نێودەوڵەتی ژاپۆن کە بە ڕێکخراوی جایکای یابانی ناسراوە پێشتر لە 2011 بۆ 2016 گرێبەستی کەمان هەبوو لەگەڵیان کە لەژێر پرۆژەی بە تەکنۆلۆژیاکردن و ڕێنمایی و توێژینەوە و هاوکاریکردنی جوتیاران بووە لەژێر ناوی پرۆژەی گەشە چەندین کاری زۆر باشکرا لە باری باغداری سەوزا ڕێنماییکردنی جوتیاران بۆ ئەم ساڵی بۆ ئەم گرێبەستەی تازەیەش کە بۆ ماوەی 4 ساڵێکە دەستی پێکردوێتەوانێ ئامانجە سەرەکیەکانی و ئامانجە گشتی و بەبەست لە گرێبەستەکە دیاری کراوە کە بە گشتی زیادکردنی داهاتە و بە بەردەوامی بەرەمهێنانی کوشتتوکاڵیە بە شێوەیەکی کوالەتی لای جوتیاران. گرنگی ئەم گرێبەستانە لەگەڵ ڕێکخراوە بیانەکان باشترە بۆ ئەوەی کە هاوکاریەکی زۆر باشمانەکەن لە تەکنیکی کوشتتوکاڵ بۆ بەرەو پێشبردننی ویزگەکانی توێژینەوە ستافی ڕێنمایی کوشتتوکاڵی کە بتوانن ڕێنمایی تەکنیکی باش پێویست بۆ جوتیاران دابینکەن بە ئامان جێوەی کە لە کۆتاییدا جوتیاران بتوانن کوشتتوکاڵێکی باشکەن بتوانن پشت بە داهاتی خۆیان بەستن و کێشە و گرفت و ئەو شتانی کە هیانە لە بواری بەرەمهێنانی کوشتتوکاڵە بە زانستی بە شێوەیەکی توێژینەوە کار بکرێت لەو بارایە و دواتر لە ڕێگەی ستافی ڕێنمایی و ڕێنمایی بکردن و کوشتتوکاڵێکی زانستی بکەن توانن داهاتێکی باشیان هەبێت کە لە کۆتاییدا ئەگەڕێتەوە بۆ باشکردنی ئابووری کوردستان پشتبەستن بە بەرهەمی ناوخۆی خۆمان. گرنگەکەی لەوایە کە ئەم جارە بەڕاستی لەوایە کە ئێمە یەکسەر دەرز ناکەین بە کارکردن 5 ساڵێک پلان دانین ڕوپێوی زانستیەکەین ئەچینە لای جوتیاران پرسیاران لێکەین زانیاری گشتیان لێوەرگین زانیاری تەکنیکیان لێوەرگین زانیاری بە بازارکردنیان لێوەرگین ئەوەی کە جێگەی دڵخۆشیشە ئەم جارە بەڕاستی بە سنتەرەکانی پارێزگای سلێمانی و هەڵەبجە و عفو سلێمانی و هەولێر و دۆشی نەگرتێتەوە بە گفتوگۆکردن توانیمان کە پارێزگای هەڵەبجە ئیدارەی سەربەخۆی گەرمیان ئیدارەی سەربەخۆی ڕاپەڕین بە ستافی توێژنە و ڕێنماییەوە و بەشدار بن لەگەڵمانە و لە هەموو ئەو وەرکشۆپانی کە تا ئێستا 2 وەرکشۆپ و کۆبوونێکی گشتیمان ئەنجام داوە بەشدار بن لەگەڵمانە و سەرچەم ناوچە جیاجەکانی پارێزگای سلێمانی گرێتەوە. باڵێ دەستەکان خۆش بێ خات و فڕێڵ بێمە لای بەڕێستان ئەم 4 ساڵی کارکردن لەگەڵ ڕێکخراوەکەدا دەتانوێت بە دیاریکراوی پەنجە بۆ کام بابەتانی یاخود کام لایەنانی کوشتتوکاڵ ببرێت؟ بەڵێ پێشەکەی زۆر سپاس بۆ ئەم دیدارە لە ڕاستیدا ئێمە وەکو بەشی ڕێنمایی کوشتتوکاڵی ئێستا ئەم منەظەمەی جایکایی کە هاتووە کارەکە لە کوردستانە ئەمە شتێکی زۆر زۆر باشە و دڵخۆشکەرە. یەکەم کاری ئێمە ئەم مەسەحکردنەوەتە سورڤایەکە بۆ هەموو کوردستان هەموو جوتیارانە لە ناوچەکانی کوردستان ناوچە جیاجیەکان بۆی لە نزیکەوە ئاگامان لە کێشەکانی جوتیاران بێ. بۆ نمونە ئێمە ڕۆژی یەکەم لێرە لە سلێمانی کە دەستمان پێ کرد لە ناوچەی قەراق دەستمان پێ کرد لە نزیکەوە لەگەڵ جوتیارانە قسەمان کرد ئێمە ستافی ئێمە وەکو ڕێنمایی کوشتتوکاڵی و ستافێکی توێژەرێکی کوشتتوکاڵی لەگەڵ جەماعەتی منەظەمەکە ئێمە کە چوینە سەر ئەرزی واقع لەوێ کە لەگەڵ فۆرمێکمان پێ یێراوە لێ ئەو فۆرمە لەگەڵ جوتیارانە کە پڕ ئەەکەینەوە
بە وردی یەک ئەو خاڵانە لەگەڵ جوتیارەکانی خۆمانە بە زمانی جوتیارەکە لەگەڵ قساکەین باس لە کێشەکانیەکەین بۆ لەبەرەوەی ئامانجی سەرەکی منەظەمەی جایکە لێرە چییە؟ دۆزینەوەی حەل سۆلشن بۆ ئەو کێشانەی کە ڕوبەڕووی چەندەها ساڵە ڕوبەڕووی جوتیارانە بێ لە هەرێمی کوردستانە. ئەو کێشانە کاتێک کە دێین ئێمە لەلایەنی توێژینەوەی کشت و کاڵی ئەگەر هاتو حەلەکانی لەوێ هەموو حەلکرا یەن چیەکەین ئێمە وەکو پردێک ڕێنمایی کشت و کاڵی پردێکە لە نێوان جوتیارانەکە وەکو بەرهەمهێنی کشت و کاڵە لەگەڵ سنتەری توێژینەوەی کشت و کاڵی کە ساڵانە چەندەها توێژینەوەی زانستی ئەنجامەدا بۆچی بۆ دۆزینەوەی بەرهەمێکی گونجاو و تەندروست بۆ حەلکردنی کێشەکانی ئەو کە ڕوبەڕووی کشت و کاڵە بێتەوە. مەرج نییە بڵێن کێشەیەک تەنها لە شاری سلێمانی بێ بەڵکو هەموو ئەو کێشانەی کە ڕوبەڕووی هەموو ناوچەکانە بێت و لەوانەیە کێشەیەک لە سلێمانیە باو بێ لە دهۆکانە بێ یاخود لە هەولێرانە بێ یاخود هەموو ئەو کێشانیش کە چۆن بڵێن موحەدن لە هەمان شوێنایە کەواتە ئامانجی سەرەکی جایکای پێشەکی ئێمە فۆرمەکان تەوزیعەکەین لەگەڵ جوتیارانە لە هەموو ناوچەکانە تا مانگینۆ ئەو کات لەوانەیە کۆتایی پێ بێ سڕڤایەکە دواتر پلانین دەست پێکە پلانین و تەنفیز دەست پێکانی جێبەجێکردن ینی هەتا مانگینۆ ڕاهێنان بە جوتیاران دەکرێت بۆ ئەوەی کێشەهێنان نابڕێزم تاکو مانگینۆ ئێمە بەس فۆرمیان تەوزیعەکەین و لەگەڵیان قساکەین بە وردی باس لە کێشەکانیانەکەین ئەو کێشانە هەمووی لای ئێمە بێ بە داتا و بە حەلکردن لەگەڵ سنتەری توێژینەوە و لەگەڵ جەماعەتی جایکە دانیشرێ پلانی بۆ دانرێ بۆ تەنفیزکردنی. بەڵێ کاکزانە بگەڕێمەوە لای تۆ چۆن هەوڵ دەدەن بۆ ئەوەی کە لە ڕێگەی ئەو توێژینەوانەوە لە ڕێگەی خستنەڕووی کێشەکانی جوتیارانەوە کار لەسەر ئاستی زانستی و توانای جوتیاران بکرێت بۆەوەی کە بەروبوومێکی باش بەرهەم بهێنن. ئێمە وەکو باس بکرد سەرەتا ئێمە داتا و زانیاری تەواوەتیمان لا نییە هیچ جوتیاران وەکو بەڵگە لە بەردەستا بێت ئەم ڕووپێوە کاکەین هەموو کێشە و مەشاکیلەکانی کشت و کاڵی لەلایەن جوتیاران دیاریەکرێت لەم مەسحەیە هەموویەتە بەردەستمان. پێش ئەمانیش ئێمە وەرشۆپمان کردووە لەگەڵ ستافەکانی توێژینەوە بۆ دیاریکردنی کێشە و مەشاکیلەکان هەچ شوێنێک لە ناوچەکەی خۆی. دواتر کەم داتا و زانیاریانە هاتە بەردەستمان کێشەکان چۆن چارەسەرەکرێت پلانی زانستیان بۆ دانرێت. هەموو کێشێکی کشت و کاڵی نەخشەیەکی دیزاینێکی تایبەتی خۆی هەیە کە چۆن ئەم کێشەیە چارەسەرەکرێت. بۆ نمونە ئەگەر لە بواری نەخۆشیەکە بیگرین یان لە بواری خراپی تۆوە بیگرین ئێمە ئەم کێشانە هێن چارەسەرەکەین. بۆ نمونە یەکێک داوانە بۆی وازح بێ بۆ ئێوە مەسەلەن لە بواری تەماتایە ئێستا ئەو تەماتەی کە لە پارێزگای سلێمانی و ئیدارە سەربەخۆکانی و هەڵەبجە بەرهەمێنرێت تەماتی خواردنە بۆ زەڵاتە و بۆ چێشت و بۆ ئەوانەیە ینی کێشەیەکمان هەیەمە لە پارێزگای سلێمانیە تەماتێکمان نییە کە بۆ پیشەسازی بێ بۆ دۆشاو بێت. ئێمە کارگەیەکی دۆشاومان هەیە بەسەر لە هەڵەبجە لە پارێزگای هەڵەبجە بەڵام ناتوانین بەرهەمێکی بۆ بەرهەم بێنین کە بتوانێت بە بەردەوامی ساڵ دۆشاوی تەماتە دروستکە. ئێمە یەن لێرە تۆیەک دۆزینەوانێ کە گونجاو بێ بۆ کەش و ئاو هەوای ناوچە جیاجەکانی پارێزگای سلێمانی کە تەماتەی پیشەسازی بێت. بۆ نمونە یەکێک لە کارەکانەوەیە کە بەرهەمێکی باشی هەبێت و بەرگری لە نەخۆشیەکان کات و بتوانێت ئیسیجابێ هەبێ بۆ ئەو گۆڕانی کارەی کەشواهایی کە ئێستا هاتوۆتە دنیا و ناوچەکە و ئێمەشی گرتوێتەوانێ. ئەمە یەکێکە لە چارەسەرەکانی مەسەلەن پلانەکە دانراوە بۆ جوتیاران کە کێشەی نەبوونی تۆیان هەیە. هەروە لە بوارەکانی لە نەخۆشەکانە مەسەلەن ئێمە دارگوێزمان لە ناوچەی هەورامان و هەڵەبجە تووشی نەخۆشی بوون. یین ئەم نەخۆشەکان تەشخیصەکەین بۆ چارەسەریان بۆ دۆزینەوە بە شێوی زانستی بە پلانی زانستی بە ئەو دیزاینانەی کە هەیە کە معاملەکان و کێشە کوشت و کاڵەکان چۆن چارەسەرەکرێت. دواتر ئەماکرێت بە ئەنجامەکەی ئەنجامی زانستیەکەی لە ڕێی ستافی ڕێنمای کوشت و کاڵەکانەوانێ
و لە ڕێگەی ویزگەی توێژینەوەکانەوانێ ئەدرێ بە جوتیاران و کێشەکان بۆ چارەسەرەکرێ و هاوکاری تەکنیکیشیان ئەکرێت بۆی بتوانن ئاستی زانستی و کشتتوکاڵی براجوتیانەکان بەرز بێتەوە چکەمە یەکێکە لە کێشەکانمان کە ئێمە هۆشیاری کشتتوکاڵی لە لای براجوتیارەکانمان تا ڕادەیەکی زۆر ینی کەمە بەڕاستی کشتتوکاڵێکی زانستی ئەنجام نادرێت لە کوردستانە بۆیە یەکێکە لە هۆکارەکانی ئەوەی کە ئێمە کەمی بەرهەممان هەیە کە ناتوانین بە بەرداوامی ساڵ ئێمە پشت بە خۆمان بەستین دەرەوە هاورداکەین و کوالیتی بەرهەممان پێویستە بەرزکەینەوەانێ بتوانین منافەسەی بەرهەمی وڵاتانی دراوسێ و دەرەوە بکات ئەمە هەمووی لەم پلانەیە جێەکرێتەوەێ و چارەسەریان بۆ دۆزرێتەوەێت دەهیوان خات و فریال بگەڕێمە لای بەڕێستان لێستادا پێم وا بێکار لەسەر بەرهەمێنانی بەرهەمی بروکلی دەکرێت لەگەڵ ئەم کۆمپانیادا و بە شێوەیەکی گشتی ڕەنگا هەنێک بەرهەمە بێ لە هەرێمی کوردستان نەبێ بەڵام با بڵێن لەلایەن لە وڵاتانی دیکا بێ لە ڕێگەی ئەم ڕێکخراوەوە ئەو بەرهەمانش دەیەندرێتە هەرێمی کوردستان با بڵێن بەرهەمی نوێ و لەگەڵ خاک و ژینگەی هەرێمی کوردستان بگونجێ و کاری لەسەر بکرێت بەڵێ وەکو بەڕێزکاک زانە ئاماژەی پێکرد ئەمانە لە ساڵانی 2011 دەستیان پێکردن بەرهەمەکانی وەکو شلیک و بروکلی و ئەوانیان زۆر هێنە کوردستان و بە شێوازێکی زانستی تاوە منەزەمەی جای شلیک و بروکلیش لای خۆمان هەیە بەستم هەیە بڵێ جیاوازتر لەوە بۆ نمونە جاریوایە میوەیەک ئەسنافی مقاومتر ئەسنافی چۆن بڵێ ینی چۆن بڵێ توانای بەرگری نەخۆشی زیاتر بەڵێ لە ڕووی کوالێتی باشتر لە ڕووی گەشە پێدانیەوە ینی چاکتر بەڵام ئێمە لێرە منەزەمەی جایکە ئەم ئێستا وەکو ئیشی ئێستا کە ئێمە باس لەم پرۆژەیەکەین تەنها تەکنیکی لەگەڵمانابێ و لەگەڵ جوتیارانی شابێ تەنها زانست و ئەلمەکەیان شێوازە تەکنیکەکە بەکارێنین هیچ شێوازێکی لۆجستیکەمە کە لەگەڵ مقابلەمان کرد لەگەڵ فەلاحەکان وتمان وەکو منەظەمە پێشووتر کە کاریانە کرد کە ئەچوونە سەر کێڵگەکەی بۆ نمونە پێین بواە بۆ نمونە قڕکەر بواە ئەم شتانیان لەوانەیە بە نسبەتێکی کەم بیانە بە جوتیاران بەڵام ئێستا لەم پرۆژەی کە ئەم ساڵ ئەیکەن بۆ ماوەی 4 ساڵە تەنها تەکنیکیە لە ڕووی علم و لە ڕووی زانستەوە توێژینەوە بۆ کێشەکان ئەکرێ دواتر حەلی زانستی بۆ دائەنرێ بۆەوەی جوتیاران ینی زیاتر بانی بەرهەمەکانیان تەندروست بێت و زیاتر بەرەو لای ڕێنمایی کشتتوکاڵی ڕبنەوە هەدەفی سەرەکی جایکە بەقوتکردنی نێوان توێژینەوە و ڕێنماییان و خۆیشی هەر پینەکە بە ناونیشانی دیڤلۆپمنت کەپاسیتی ئۆف ریسێرچەر ئەند ئەکستێنشن وەرکەر واتە بە گەشە پێکردنی توانستی توێژەر و ڕێنمایی کشتتوکاڵی بەڵێ دەستەکان خۆش بێ کاک زانە بگەڕمەوە بۆ لای بەڕێستان بە شێوەیەکی گشتی ئەگەر باستەوە بکرێت ئەم 4 ساڵە تەواوی ئەو ئامانجانە ئەو پلانانی کە دانراوە دەتوانن بگەنە ئەو ئامانج و تەواوی پلانەکان جێبەجێ بکرێت یعنی گەشتبینن لە مرۆوە بە دڵنیاییەوە لەبەرەوەی ئەمە لە ساڵێکە پلان دانین جیاواز لە کارەکانی تر و 3 ساڵی تریش هەڵین ئەو پلانە لە ماوەی 3 ساڵە جێبەجێ بکرێت و بەهۆی ئەوەی کە بەڕاستی سنتەرەکانی توێژینەوە ئێستا ئاستێکی زانستی زۆر باشیان هەیە و کادری پێشکەوتوی زۆر باش و بڕوانامەی باڵا لە توێژینە و لە ڕێنمایی هەیە و بەپێی ئەوەی کە پاڵپشتی هەیە پاڵپشتی وەزارەت و پاڵپشتی ڕێکخراوی جایکا هەیە بۆ کارەکان بە دڵنیایی ئەوانێ کە کارەکان سەرکەوتووە بێ و گەشتبینین پێ بەڵێ دەستەکان خۆش بە سپاس بۆ ڕوونکردنەوەکانتان زۆر سپاس بۆ بەڕێزان زانە محەممەد دەباخ بەڕێوبەری توێژینەوەی کوشتتوکاڵی و هاوکات خات و فریال خادر لێ پرسیایی بەشی ڕێنمایی کوشتتوکاڵی دووبارە بەخێراتن سپاس بۆ ڕوونکردنەوەکانتان